لە یادی قوربانیانی کۆمەڵکوژی ئەنفالدا. ئەم ڕۆژانە ساڵیادی زنجیرە ئۆپەراسیۆنێکی دژی ئینسانی و کۆمەڵکوژی سامناکی ناسراو بە ئەنفال بەدەستی ڕژیمی باس لە کوردستانی عێراقا. 38 ساڵ لەمەوبەر لە کاتێکدا کە ڕژیمی خوێنمیژی باس بە زەبری کوشت و بڕ و ئاگر و ئاسن ئیرادەی خۆی بەسەر کۆمەڵانی خەڵکی ئەو وڵاتەدا سەپاند بوو، لە ماوەی کەمتر لە 4 مانگ و لە 8 قۆناغی جیاجیادا بە پلانێکی لە پێشدا داڕێژرا و زیاتر لە 180,000 ئینسان لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان دەست بەسەر کران و بە کۆمەڵ گواسترانەوە بۆ بیابانەکانی باشووری عێراق و لەوێ کۆمەڵکوژ کران و لە گۆڕی بە کۆمەڵدا بە خاک سپێردران. تێپەڕبوونی زەمن دوای 36 ساڵ هێرستا نەیتوانیوە برینەکانی ئەم جنایەتە بەسەر جەستەی ئەو کۆمەلگایەوە ساڕێژ بکات. ئاسەوارە دەرونی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ئەو کارەساتە ئێستاش بەربینجی ئەو کۆمەلگایی بەرنەداوە. ساڵی 1980 لە کاتێکدا کە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق بەرەو کۆتایی دەچوو، ڕژیمی باسی عێراق بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەولەویەتی خۆی لەو شەڕە کۆنەپەرستانەیەدا خستە سەر بەرەکانی کوردستان و بە سەدان هەزار هێزی چەکداری بە تانک و تۆپ و هەموو کەرەستەیەکی پێشکەوتووی شەڕەوە ڕەوانەی کوردستانی عێراق کرد. مەبەستی ڕاگەیەندراوی ئەو هێرشە پاککردنەوەی کوردستان لە هێزی پێشمەرگە بوو، بەڵام ئەوە ڕواڵەتی پلانەکە بوو، ئەوەی کە لە کردەوەدا بەڕێوە چوو جینۆسایدێکی بە تەواومانە بوو. ئەو ئۆپەراسیۆنە ناوی ئەنفالی لەسەردانرا، ئەو ناوەکە لە دەقێکی قورئان وەرگیراوە بە واتای غەنیمەت و دەستکەوتی شەڕ هاتووە. ئەم ناوە لە بنەڕەتدا بۆ هاندانی دارودەستەکانی مستەشار و بەکرێگیراوی کورد کە چەکداری ڕژیم بوون بەکاردەهێنرا. مەبەستی ڕژیمی باس ئەوە بوو ڕێگا بە بەکرێگیراوانی خۆی بدات کە ماڵ و سەروەتی خەڵکی بێدیفاعی ئەو دێهات و شار و شارۆچکانەی کە چۆڵیان دەکردن بە تاڵان بەرن. بە هەزاران کەس لە ژن و پیا و منداڵ و پیر و لاو لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان هەڵکەندران بەبێ ئەوەی ڕێگان پێ بدرێکە جگە لە جلەکانی بەریان هیچ شتێکی دیکە لەگەڵ خۆیان هەڵبگرن. ئەو جەماوەرە زۆر و زەوەندەیان بە ئۆتۆبوسی سۆغرە و بەرەو بیابانەکانی نۆگرە سەلمان لە ناوەندی عێراق ڕاپێچ کرد و لەوێ بە بێبەزەیانەترین شێوە لە ناویان بردن و لە گۆڕە بە کۆمەڵەکاندا شاردیاننەوە. چەند کەسێکی کەم کە لەو مەرگە ساتە ڕزگاریان بووە، داستانی خۆفناک و پڕ لە ئێش و ئازارەکانی ئەم کۆمەڵکوژیەیان ئاشکرا کردووە. ئۆپەراسیۆنی ئەنفال لە مانگی فێوریەی ساڵی 1980 زاینیەوە دەستی پێکرد و لە مانگی سەپتامبری هەمان ساڵدا کۆتایی پێهات. ئەو ئۆپەراسیۆنە بەربڵاوە تەواوی کوردستانی عێراقی هەر لە گەرمیانەوە تا بادینانی گرتەوە و سەدان هەزار کەس تێیدا بوونە قوربانی و لە نێو بران و ئاوارە کران. هەرچەند تاکو ئێستاش ئامارێکی وردی ئەم کارە ساتە لە بەردەستدانیە، بەڵام لە ڕووی ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە دۆزراونەتەوە و لە لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە کە لەو کارە ساتەدا نزیکەی 180,000 ئینسان لە ژن و پیا و منداڵ و پیر و لاو قەتڵی ئام کراون. لە جەریانی ئەنفالدا نەک هەر ئینسان بەڵکو و ئاژەڵ و پەلەوەر و دار و درەخت و سەوزاییش لە ناو دەبردران و هەزاران ناوچەی سەوزەڵان و پڕدار و درەخت سووتێنران. سەرجەم دانیشتوانی گوندەکانی ناحیە و قەزا هەڵوەشاوەکانیش ئەوانەی کە گیانیان دەرباز ببوو لە ئوردوگای گەمارۆدراوی شێوە سەربازگەیەکدا دەست بەسەر کران. ئۆپەراسیۆنی ئەنفال بە 8 قۆناغی جیاواز لە ناوچە جیاجیەکانی کوردستانی عێراق لە پارێزگاکانی دهۆک، هەولێر، مووسڵ، کەرکووک و سلێمانی بەڕێوە چوو. ئەم ئۆپەراسیۆنە ڕووداوێکی کتوپڕ نەبوو، بەڵکو لە ساڵها پێشترەوە بە پێی پلانێکی ڕژیمی باس بەرەبەرە خەریک بوو بەڕێوە دەچوو و لە ساڵی 1980دا گەیشتە لوتکەی خۆی. وێرانکردن و چۆڵکردنی دێهات لە ساڵەکانی دێی هەفتای زاینیدا وەکو بەشێک لە ڕێکەوتنامەی ئەلجەزایر. لەم شاڵاوی وێرانکاریەدا زیاتر لە 4,000 ئاوایی کوردستانی وێران کرد و ڕەز و باخ و کانیاوەکانی کوێر کردەوە و دانیشتوانەکەی ڕەوانەی ئوردوگا ئیجباریەکان کرد. ئەم جارەیان بەوەش ڕانەوەستا و دەستی کرد بە وێرانکردنی شاری خەڵاتزێ و سەی سادق و سەرەتاکانی وێرانکردنی شاری ڕانیەش دەستی پێکرد
کە ڕاپەڕین مەجالی پێنەدا. پێشتری شاری هەڵەبجە تەفر و تونا کرابوو و 5,000 کەس لە خەڵکی ئەم شارەی بە گازی ژەهراوی لەناو بردبوو. لە کارەساتی ئەنفالدا هەزاران بنەماڵەی کورد بە تەواوەتی هەڵوەشانەوە، پەیوەندی کۆمەڵایەتی تێکچوو، هەزاران ژن بێهاوسەرمانەوە و هەزاران مناڵ بێباوک بوون و سەدان کەس باری دەرونیان تێکچوو، هەژاری و نەبوونی و گەلێک ئازاری کۆمەڵایەتی دیکەش بە شوێنیدا پەرێنسەن. لەم ڕووداوەدا گوند هەبوو بە تەواوەتی دانیشتوانەکەی ئەنفال کران. بۆ نمونە گوندی جەلەمۆرد لە سنووری پارێزگای کەرکووک 378 کەسی لێ ئەنفال کرا. لە ئاوایی گۆکتەپە 334 کەس و لە ئاوایی فەقێ مستەفا 200 کەس لەناوبران. بەپێی هەندێک سەرچاوە و ئاماری بەردەست تەنها لە سنووری کەرکووک 6,071 کەس بە تەواوەتی لەناوبران. ئەم کارەساتە کوردستانی بەرەوڕووی وەها قەیرانێکی گەورەی کۆمەڵایەتی دەرونی و ئابووری کردەوەکە تا ئەمڕۆژ شوێنەواری هەرماوە و دەیان ساڵی دیکەش ئاسەوارەکەی دەمێنێت. زۆربەی بەکرێگیراوەکان لە مستشار و سەرۆکی دارودەستەکانی کوردی سەر بە حکوومەتی بەعس نەک هەر سزا نەدران، بەڵکو لەسەر سەروەت و سامانێکە بەتاڵان و بڕۆی خەڵکی ئەنفالکراو بەدەستیان کەوتبوو دانیشتون و هەر ئێستاش وەکو دڕچێک لە چاوی کۆمەلگای کوردستاندا ژیانی ئاسایی خۆیان درێژە پێدەدەن. پێویست بە وەبیرهێنانەوە نییە کە هەمووی ئەو ڕووداوانە هەروەکو ڕووداوەکەی هەڵەبجە لە بەرچاوی دەوڵەتانی جلهێزی دنیا و لە سەروی هەمووانەوە بە بەرچاوی دەوڵەتی ئەمریکاوە ڕوویاندا و مێدیای جیهانی کە لەژێر کۆنتڕۆڵی ئەو دەوڵەتانەدا بوو لە ئاستوەها جینایەتێکی سامناکدا بێدەنگ بوو. ئەمڕۆ لە کاتێکدا پاش 38 ساڵ یادی قوربانیانی ئەنفال و کۆمەڵکوژی خەڵکی کوردستان دەکەینەوەکە، ڕژیمی دیکتاتۆری بەعسی عێراق لە دەسەڵاتدا نەماوە، بەڵام هێشتا ڕەنج و ئازار و برینەکانی ئەو خەڵکە ساڕێژ نەبووتەوە. هەر ئێستا دەیان هەزار بنەماڵەی ئەنفالکرا و بەدەست هەژاری، نەداری و غەمی لە دەستدانی ئازیزەکانیانەوە دەناڵێنن. پێویست بە وەبیرهێنانەوەیە کە ڕووداوی ئەنفالکردنی بارزانیەکان لە سیوێکی مانگی ژوئیەی ساڵی 1983دا یەکێکی دیکە لە تراژیدیا هەرە دڵتەزیێنەکانی مێژووی کوردستانە. لەم ڕۆژەدا ڕژیمی بەعسی عێراق بە سەرۆکایەتی سەدام حوسێین زیاتر لە 8,000 پیاوی سەر بە عەشیرەتی بارزان کە تەمەنیان لە نێوان 8 تا 70 ساڵدا بوو ڕفاند و دواتر هەموویان لە بیابانەکانی باشووری عێراق ئێعدام کران و خستیان لەناو گۆڕی بە کۆمەڵەوە. ئەم کردەوەیە بەشێک بوو لە سیاسەتی جێنۆسایدی خەڵکی کورد کە ڕژیمی سەدام پێڕەوی دەکرد. لەم ڕووداوەدا هێزەکانی بەعس پیاوەکانیان لە ناوچەکانی خوشتەپە و دیانا و هەولێر کۆ کردەوە بە بیانووی ئەوەی کە دەیانەوێت بیان بن بۆ خزمەتی سەربازی، بەڵام لە ڕاستیدا ئەو پیاوانە بردران بۆ بیابانی نەجەف و کەربەلا و لەوێ لەناو گۆڕی بە کۆمەڵدا کوژران و بە خاک سپێردران. تاوەکو ئەمڕۆژ زۆربەی تەرمەکان نەدۆزراونەتەوە و بنەماڵەکانیان ناتوانن ڕێوڕسمی شایستەی ناشتنیان بۆ بەڕێوەبرن. ئەم کردەوە دڕندانەیە کاریگەریەکی قوڵی لەسەر کۆمەلگای کوردی بەگشتی و عەشیرەتی بارزان بە تایبەتی جێهێشت. هەزاران خێزان بێسەرپەرشتمانەوە کە ئەمەش دۆخێکی مرۆیی زۆر دژواری خوڵقاند. لە ڕووی دەرونیشەوە برینێکی قوڵی لە هەست و نەستی میلەتی کووردا جێهێشت کە هەتا ئەمڕۆژ ساڕێژ نەبووە. دوای ڕوخانی ڕژیمی بەعس لە ساڵی 2003 هەندێک گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە، بەڵام ژمارەیەکی زۆر لە قوربانیان هێشتا نەدۆزراونەوە. بەڵگەنامەکانی حکوومەتی عێراق پشڕاستی دەکەنەوە کە ئەم تاوانە بەشێک بووە لە سیاسەتێکی جینۆسای دژی خەڵکی کوردستان. لە یادی 38 ساڵەی کارەساتی کۆمەڵکوژی ئەنفالدا جارێکی دیکە ئەو پەڕی نەفرەت و بێزاری خۆمان بەرامبەر بە بڕیاردەران و بەڕێوەبەرانی ئەو جینایەتە سامناکە دەردەبڕین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ یادی گیان بەختکردوانی ئەم کارەساتە.